ئەم شارێ یعنی ئێمە بۆی هاتوونەتە ئێرە داواکاریەکەمان زیاتر ئەوەی کە ئەم شارە بەبڕێەوە ئەوەی کە وڵاتە نیوەی وڵاتە بەدەست ئەوەیە داواکاریەکەمان زیاتر لەوە ئەو بتوانێت بێ بەهانەی ژیانی کەمەندامانەوە. چەند هەزار کەمەندام ئێستا لە چاڕوانی موچیان لە چاڕوانی نەوتان لە چاڕوانی پێداویستی خۆراکان کە ئێستا بۆیان دابن تقریبا 1200 ماڵی ڕێک لە لای من ناوەکانی نووسیوە کە ئیتر یعنی قەترەنەوت نییە لە ماڵیانە بۆیە لێرە داوا لە هەموو خێرخوازانەکەم ئەوەی کە دەستێکی خێریان هەیە بێن بەهانای ژیانی کەمەندامانەوە خۆیان دەست بە دەستبی گەێنە دەستی کەمەندامەکان خۆیان بچن لە ماڵەوە سەردانی ئەو کەمەندامانە بکەن بزانن کە ژیانیان لە چه بارگرانێک و قورسیەکەیە. ئێوە بوون بە سەبەبی میلەتان هەڵوەشان ئێوە واتان کرد خەڵک کرێکی بێ ئێوە واتان کرد خەڵک بێ پارە بێ مانگی دە مۆزەفە چاکەکانتان مانگی دە مۆزەفە چاکەکانتان مانگی دە مامۆستا باشەکانتان میلەتی وانێوە گەم میلەتەی ئێوە بە حەیا و بە ئەدەب بێ مانگی دەوتیان قەینا مانگی یانگزەوتیان قەینا ئەوە مانگی دوانگزەیە مەجبور خەڵک بایکۆتکە خۆتان حەسان لە بایکۆتە خۆتان بۆ لە بەرباری سیاسی بۆ یەک ناکەون لەبەر بەرژەوەندی لەبەر پەرلەمانتارێ لەبەر وەزیرێ بۆ یەک ناکەون بۆ واکەن لەو میلەتە ئاگاتان لە خۆتان بێ ئەگەر یەک نەکەون وەکو دەور و پشتانی لێیە ئیتر بەسیەتی ئیتر حەیفە خەڵک بۆ والێەکەن خەڵک بۆ قەرزارەکەن خەڵک بۆ شەرمەزارەکەن بۆ مافەکانی خەڵک نایەن خەڵک تەواو بوو خەڵک بێتاقەت بوو خەڵک بێزار بوو زۆربەی کەمەندانبی لە کوشتنەکاتۆ کوشتنکەی لە وڵاتی ئیسلاما بوو کوشتنکەی لە وڵاتی کاگەحمەی شێخا بوو ئێوە بۆ واتان کرد لە خەڵک ئێوە بۆ واکەن خەڵک بێ نازەکەن ئێوە بۆ واکەن خەڵک بێ قوتەکەن ئێوە بۆ واکەن کەمەندام نانی نەبێ پارەی نەبێ پارەی عەیادە و خەسەخانەی نەبێ